پەیوەندێک ئێستا لە سەیهێڵی تەلەفۆنە دایکی محەممەد فەرموو خوشکە باشەکەم. السلام عليكم مامۆستا. عەلەیکم السەلام وڕەحمەتوڵڵا. دایکی محەممەد خوشکی بەڕێزم. ئەحواڵت باش مامۆستا جان؟ لە ڕازی بێ خوشکە باشەکەی من زۆر سوپاس. مامۆستا فەرموو دایکەکەم. خی گەورە بەردەوامتتا لەسەر و بەرنامە جوانە مامۆستا جان. خۆی گەورە پاداشی جەنابیشی داتەوە دایکی محەممەد خوشکی گەورە و عزیزم سوپاس بۆ دوعا خێرەکانت خوا بۆ جەنابیشت لەسەر دایک و باوک وانە؟ بەڵێ تەوەرەکەمان زیاتر پەیوەندی بە وەڵامی بەڕێزێکەوە بوو کەوا دایک و باوکی نەماوە و بەداخەوە زۆر بۆیان خەم ناکە. وڵی مامۆستا منیش دایکم نەماوە باوکم نەماوە بەس لە لای ئێمەش نەبوونە کە خزمەتیان کەین پێڵاویان بینە سەر چاومان مامۆستا. بەس هەنێ ئەولادیشە بینین کە لە 6 کوڕ مامۆستا کە دایکەکەیان ماوە ئەختیار بووە لێ بێزارن ئەوەی با بۆ لای ئەو ئەوەی با بۆ لای ئەو مامۆستا کەسی ڕای ناگرێ زەکا ئەوە هەر هیچ و بەڵام کوڕەکان مامۆستا لەبەر ژیان خۆیان و لەبەر خۆشی خۆیان ئەو دایکە ڕناگرن کە لە مناڵیەوە لە دایکە بێ بە خێوێکا و شەونخونیەکە بە دیاریەوە دانشێت و بۆ ساعتێکیش کە نەخۆشەکەی ئەو دایکە ئەولادەکان لی بێزارە بن. مامۆستا خۆم هەموو شتیوا بینم زۆر دەستەکەمە گریان زۆر زۆرە گریێم بەلێم خوایە بۆ خاتری گەورەی خۆت ئاو هەمان بەسەرنێنی لەم زەلیل نەبین خوایە کە خەڵێمان بێزار وەڵا ڕەزین نەبین خۆم هەرم نییە مامۆستا لێم باوک مناڵەکانیش نەماوە 5 کوڕم هەیە خواتەمە درێژیان کە خوا تۆشیان بۆ بێ لەگەڵینەکان توش خوایە زایوادارم ئەوانەی کە دایک و باوکیان ماوە قەدری بگرن ڕێزی لێ بنێن. دەستەکان خۆش بێدایکی محەممەد قسەکانت زۆر جوان بوو پەیامێکی جوان بوو بەرنمەکەی دەوڵەمانتر کردین ئینشاءڵڵا منیش لە درێژەی بەرنمەکەدا قسەی باشتر لەسەر قسەکانی جەنابەت دەکەم دەستەکانت خۆش بێ خوا ئینشاءڵڵا لە دایک و باوکی جەنابیشت خۆش بێ دایک و باوکی هەموو لایەکمان منداڵەکانیشت بۆ ساڵحکا و خوش تویان بۆ بێڵێ و لە باوکیشیان خۆش بێ ئینشاءڵڵا. زۆر مەمنون مامۆستا دەستەکان خۆش بێ خوشکە باشەکەی من خوابتان پارێزی خوا لەگەڵ بێ دادەگیان زۆر سپاس بە قسە جوانەکانت عەلەیکم السەلام وڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه و خواگەدار بێ دادەگیان. دایکی محەممەد وەکو یەکەم پەیوەندی باسی ئەوەی کرد کە دایک و باوکی نەماوە ئێستا ئەسف بەوە دەخوازێ لای ئەوان نەبوون و کە لە خزمەتیاندا بن. ئینسان نێتی ناو دڵ بەڕێزانش زۆر شەرتە زۆر کەس هەیە کە لە دنیادا بووە دایک و باوکی لە لای ئەو نەبوون نەیتوانێ وەکو پێویست خزمەتیان بکە بەڵام ئەم پەروەردگارە هێندە بە ڕەحم و میهرەبانە سەیری نێتی ناو دڵەکانمان دەکا ئەو دڵت پەروەردگار هەمووی ئاگالەیە. ئێستا لە قورئانە دەفەرمێ وەخفض لەهما جەناح الذل من الرحمة ئەگە دایک و باوکت بە پیری یەکیان یان هەردووچیان کەوتن لای تۆ وەکو چۆن دایکێک باڵەکانی نزم دەکاتەوە باڵی میهرەبانی دەچێشتێ بەسەر بەچکەکانیدا هەموو بینی ومانە تەیر و باڵندەکان کە بەچکەکانیان چەند خۆش باڵەکانی دەخەنە ژێریەوە و هەڵیان دەگرن و دایان پارێزن پەروەردگار دەفەرمێ ئاوا بەڕەحم و میهرەبان بە لەگەڵ دایک و باوکدا بەڵام چی من الرەحمە ئەبێ ئاگات لێبێ ئەوە لە خۆشەویستیەوە ئەم کارت کردبێ لا من الخوف ولا المداهنة وەکو مفەسرین دەفەرمون لە ترسی لۆمەی خەڵک نەبێ یعنی ئەگە کەسێک خزمەتی باوکە کە نەفتەکەی دەکرد خزمەتی دایکەکەی دەکرد کە لە جێگادا زەلیلی سەر جێگا بوو بەڵام لەبەر خوا نەبوو نەعوذ بالله لەبەر خۆشەویستی بۆ خودی دایکەکە نەبوو بۆ نمونە هەبوو لەبەر پارە بوو دەیوە خانووەکەم لەسەر تابۆکەن خزمەتی دایک و باوکم دەکەم ئەگەر ئەو دوکانانە بۆ من بێ خزمەتی دایک و باوکم دەکەم ئەگەر ئەم سارەیە بۆ من بێ خزمەتی دایک و باوکم دەکەم خوشک و براکانم ئێوە واز بێنن ئەوە هەیە لە کوردستانە عەقدی پێنووسیون کە باوک و دایکم من خزمەتیان دەکەم بەڵام بە شەرتی ئەوەی لە دوای مردنیان ئێوە هیچ میراتێک نەگرن ئەوان باش سەر چاو تۆ خزمەتیان بکەی ئێمە حەقمان نییە بەسەرەوە ئەمە هیچ ئەجرێکی بۆ نانووسێ چونکە تموحی دنیایی هەبوو ئەگەر لە لۆمەی خەڵک دەترسا وتی خەڵک لۆمەم دەکا باین لە دایکی خزمەت نەکرد باوکی خزمەت نەکرد لە ترسی لۆمەی خەڵک بوو لە خۆشەویستی ناو دڵ نەبوو بە دایک و باوکی دیسانەوەش قبول ناکرێت لای خوا ئەگەر بۆ خۆڕانواندن بوو بۆ مداهەنە بوو بۆی عالەم خەڵکی میوانەکان خزم کەس و کار ناسیا و هاوڕێ بڵێن ئای ماشەڵڵا فڵان کەس بەڕاستی جوان خزمەتی دایک و باوکی کرد یعنی لە دڵەوە لە خۆشەویستی نەبوو بە دایک و باوکیان دڵی پڕ نەبوو لە میهرەبانی و لە ڕەحم
مەبەستی ڕەزامەندی ئەڵڵا نەبوو سوبحانەهو وتەعالە پەنا بەخوا مەبەستی ڕەزامەندی خەڵک بوو ئەمیش لە قیامەت هیچ جەرجێکی نییە. بۆیە زۆر کەسێ نەیتوانی وەکو پێویست لە خزمەت دایک و باوکی دای وەکو دایکی محەممەد کە لە پەیوەندەکە باسی کرد بەڵام ئێستا خۆزگە دەخوازێ جوان لە خزمەتیاندا بۆیە ئەم خۆزگە پاکەی ناودڵ کە خوا پێ ئاگادارە بە ئەندازەی خزمەتی فعلی خوا ئەجرت بۆ دەنووسێ نێتی ناودڵ زۆر شەرتە. بۆیە ئەوانەی کە خزمەتی دایک و باوکیش دەکەن بەڕێزان تکاتان لێ دەکەم تەنها و تەنها لەبەر ڕەزامەندی ئەڵڵا و لە ناخی دڵیشەوە وەکو خۆشەویستی بۆ دایک و باوک وەکو وەفایەک بۆ ئەو هەموو ماندووبوونەی کە ئەوان بە تویانەوە شێشتووە. ئەگەر غەیری ئەوە لە دڵتا بێ بێ پاداش دەرەچی پاداشتەکە لای خوا بۆ نانووسێ. باسی ئەوەی کرد بەخوا هەیە 6 کوڕی هەیە کەس خزمەتی ناکە فعلەن وایە. ئێستا خوا گوناه نییە لە وڵاتی موسڵماناندا خانەی بە ساڵات چوان هەبێ بەخوا هەیەە فەقیرە بە ساڵات چوش نییە پاک و پۆ خۆت ئافرەتێکی تەزبیحات کار دەم بە سەڵاوات پیاوێکی پاک و پۆ خۆت لە 6 کوڕ و 3-4 کچە فڕێدراوە بۆ خانەی بە ساڵات چوان ینی بەداخەوە بەخوا دەبوو لە وڵاتی موسڵمانانە ئەوە نەبوویایە بەعنی یان لە لای ئەم بینێرم بۆ لای ئەو لە لای ئەو بینێرم بۆ لای ئەو ئەمە بابەتێکی خەتەرە. دەکرێت بڵێن دایگیان باوکە گیان ئێمەش هاتوین بە شوێنتە نەک بڵێن وەڵام ئەم هەفتەیە تەلەفۆن بکەن بۆ فڵان کوڕیان ئەم هەفتەیە سەرەی ماڵی تۆیە وەرە دایکم بەرە وەرە باوکم بەرە دوایەوە فەقیرە دایک هێشتا لەوێت جێگەی خۆی گەرم نەکردەوە تەلەفۆن بکرێتەوە لەبەر چاوی ئەوە وەرە کاکە ئەوە سەرەی تۆیە بۆ دیار نەبووی وەرە بام هەفتەیەش دایکم لای تۆ بێ ئەو دایکە حەد لە دنیادا مرد ئەو باوکە فەقیرە هەر مرد نەخێر دەکرێت بۆ ئەوەش کە ئەمیان پشوویەک بدا ئەم زیاتر لە خزمەتیدا بێ ئەم گەرم و گۆرتر باشتر خزمەتی بکا بڵێن باوکە گیان دایکە گیان بۆ بەرەکەتی ماڵەکەمان بەخوا نەمان دێژ لە ماڵە بڕۆی بەڵام بەخوا کاک فڵان کەسیشم دادە فڵان کەسیشم خوشکە فڵان کەسیش دەڵێ بە ئەم بەرەکەتەش بێتە ماڵی ئێمەوە بەخوا مناڵەکان داوات دەکەن اینجا دواییدا بڵێن دەتخوازمان لێبێنن بام هەفتەیەش لای ئێمە بێ و تۆپسی بە زۆر بڵێ بەخوا دەبێکا کە بام هەفتەیەش بەر ئەم بەرەکەتە بەر ئێمەکەوێ و بەخوا ماڵناڵ بۆی وەڕزن و بەخوا ئەمە بیری دەکەین و هەر ئەوان ناکری ئێمەش بێن لێرە هەمومان بەیەکەوە کۆبینەوە بام هەفتەیەش لای ئێمە بێ یعنی ئەم دایک و باوکە نەخۆشە پەککەوتە هەست بکەن شەڕی لەسەر دەکەن نەک لەبەری ڕادەکەن شەڕی لەسەر دەکەن ئەم دەڵێ بێت لای من بێ ئەو دەڵێ لای من بێ ئەمە ینی شاژنێکە پیاوێکی سەرۆکە گەورەیەکە ئەمە منداڵەکان شەڕی لەسەر دەکەن ئەمە جوانە ئەینا بەخوا کە تەلەفۆن کرا تۆ لای بێ و من لام بێ و سەرەی تۆیە و سەرت نییە ئەمە هەر بۆ خۆی کوشتنیەکە لە ژوورەوە هێستا 100 خۆزگەی بەخانی بە ساڵات چوانکە بەڕێزان ئەو کەسانی کە دایک و باوکتان لایە بێزار مەبن لێیان لەوە ئەچێەوە ئاخر شەوی ژیان بێ مەڵێ هیچ خوشک هەیە لای میوان بینیومە لای میوان باسی دەکە وەڵڵا باگە نەبراکانم نەخوشکەکانم کەسیان لێ ناپرسنەوەی تر ئەم بۆ خۆم خزمەتی دەکەم یعنی بە ئاشکرا دەری دەبڕێکە بێزارە بەڵام برا خوشکەکانی بێڕەحمن ئەمە دایکەکە تێدەگا یخۆ باوکە عەقڵ و هۆشی ماوە ناڕەحەت دەبێ هیچ دەسەڵاتی نییە پەنا بۆ کێکە بەرێ لەوە چەوە ئاخر شەوی ژیانت بێت دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی بە ڕەحمەت بێ خوای گەورە تەمەنی پڕ بەرەکەت کا و ژیانی پڕ ڕەحمەت بێ دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە تەفسیری نابلوسیدا باسی یەک دەکات دەڵێ ئافرەتێک هەبوو دایکێک هەبوو مێردەکەی مردبوو 5 کوڕ 6 کوڕ چەند کچی هەبوو لای یەکێکیان بوو 7 دانە ساڵ و یەکیان بەخێوی دەکرد ئاخری تەحملی نەما دایکەکە زەلیل بوو لەسەر جێگا زۆر ناڕەحەت بوو بەدەستیەوە خوشک و براکانی کۆ کردەوەتی هیچ تر تەحمل ناکەم بەخوا دەبێت ئیتر لەم ڕۆژەوە بە هەفتە لای یەکێکتان بێ من لەسەری خۆما بەخێوی دەکەم بەڵام ئەوە 7 دانە ساڵە ئیتر من هیچ کە تەحملم نەما دایک دەستی کرد بە گریان زۆر مەحزوم بوو دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی ئەڵێ وتی خوای گیان مەرگم بدەی خوای گیان مناڵەکان دەستخەری بوو شەڕیان بێ لە بینی خۆیاندا ئێتر بە ناچاری بە مل یەکێکیانی دادا بردی بۆ لای برایەکەی تری و وتی کەیفی خۆتە تۆش ماوەیەک بەخێوی کە دوای بێ تۆش بۆ لایەکێکتر 7 ساڵە من بەخێوی دەکەم نەیوت 7 ساڵە فەزلی خوا بەسەر منەوەیە دایکەکە بە چای فر لە فرمێسکە و مناڵەکانی ئەو ماڵی ماچ کرد و خواحافیزی لێکردن سوبحانە دەڵێ ئەو شەوە کە گەیشتە ماڵی براکەی تر لەوێ وەفاتی کرد ئەو شەوە ئەوە ئاخر لەحزەی ژیانی بووڵە ئەمجا ئەم کوڕی یەکەم ئەمجا شەیطان کە هانی دەدا و ئەو خێر گەورەی لە دەستدا و نەفسی خۆشی بەداخەوە زۆر پاک نەبوو ئەمجا سەبووری نەدەهات ئەمجا زۆر دەگریا دەیگو حەیف 7 دانە ساڵ بۆ یەک شەو تەحملم نەکرد بەس ئەو شەوە سەبرم گرتایە ئەو خەڵاتە گەورە بە نەسیب من دەبوو لەوەچەوە ئاخر شەوی ژیانی دایک و باوکی پەککەوتە بێکە لە لای تۆیە
ئەوان قەت لێت بێزار نەبوون تۆش بێزار مەبە ئەو کەسانی کە لاتانن کاتان لێ دەکەم زۆر ئاگاتان لێیان بێ باوکو دایک هەرگیز قەرەبوو ناکرێتەوە هەموو شتێک دەوانەیە قەرەبوو بکرێتەوە بەڵام دایک و باوکە لە دەست چوو قەرەبوو ناکرێتەوە قسەکانی دایکی محەممەد زۆر جوان بوون و ئومێد دەوارم ئینشاءڵڵا خوا لە دایک و باوکی ئەویش خۆش بێ و نێتە خێرەکەی ناودڵیشی کە باسم کرد ئینسان جاری وایە بە کردار تێدا نەبووە بەڵام خوا عەلیمی ناودڵەکانە ئاگادارە ئەگە دەسەڵاتی هەبووە بۆی بکرا ئەوە جوان لە خزمەتیاندا دەبوو خوای گەورە ئەجرەکەی بۆ دەنووسێت